کتێبی جاهەنەم تووڕێی تێدا نییە، نامەی و ژنانەیە کە لە پەیوەندی عاشقانەکانیاندا گەیشتون بە کۆتایی و ئانە هۆڵمز کۆی کردوونەتەوە. بەگشتی ئەم کتێبە نامەی چەندان ژنی دەسەدەی ڕابردووی تێدایە کە هەندێکیان نووسەرەکانیان ناسراون و هەندێکیشیانە ناسراو. یەکێک لە هەرە هەژێنەرترین نامەکانی ئەو ئەنتۆلۆجیا نووسەر و فێمینیست و ڕووناکبیر و فەیلسوفی بونگەرە سیمۆن دۆ بۆڤوارە. ساڵی 1940 کاتێک سەردانی شیکاگۆ دەکات لەوێ لەگەڵ نیلسن ئالگرین دەکەوێتە پەیوەندی خۆشەویستیەوە و ئەم دوانە ماوەی 3 ساڵ پەیوەندیەکان بەردەوامی دەبێت. بەڵام لە کۆتاییدا و لە ساڵی 1950دا زەنگی مەرگی پەیوەندیەکە بۆ ئالگرین لێ دەدرێ و ئەویش پاشەکشە دەکا و دەچێتەوە لای ژنە کۆنەکەی و دیسان لەگەڵیدا و سەرگیری دەکاتەوە. ئەم نامەیە کە سیمۆن دۆ بۆڤوارە لە ساڵی 1950دا نووسیوێتی یەو کاتەیە کە لەلای ئالگرین و لە شیکاگۆ دەگەڕێتەوە پاریس. من لە غەمگینێکی وشکدا باشترم وەک لە تووڕەیەکی سارد. هێشتا چاوم هەر بە وشکی ماوەتەوە، وشک وەک ماسێکی برژە و بە چیلکەبووی سەرخەڵووس، بەڵام دڵم چەشنی تێکەڵی شیر و هێلکەیە لە ناوەوە. غەمگین نیم، زیاتر وڕم، زۆر دوورم لە خۆمەوە. ڕاستێکی هەتا ئێساش باوەڕ بە دووریت ناکەم، بەوەی زۆر دوور بیت. تۆ زۆر نزیکیت. پێش ڕۆیشتن دەمەوێت تەنها دووشتت پێ بڵێم. دوای ئەوە ئیتر قەت لەبارەی مەسەلەیەوە هیچ ناڵم. بەڵێن بێ، یەکەم زۆر هیوا دەخوازم. دەمەوێت و زۆریش پێویستمە جارێکی دیکە بتبینمەوە، ڕۆژێک لە ڕۆژان، بەڵام تکات لێ دەکەم لەبیرت بێ. هیچ کات داوای بینینەوەت لێ ناکەمەوە. ئەمە لە لوودبەرزیمەوە نییە کە هیچ کات لەگەڵ تۆدا نەمبووە. خۆت ئەوە باش دەزانیت، بەڵام یەک بینینەوەمان تەنها ئەو کاتە مانە دەدات کە بەتاسیەوە بیت. سابۆیە چاوەڕوانم، هەر کات بەتاسیەوە بوویت و ئاواتت بۆی خواست تەنها بیڵێ. بۆ جۆرە تێناگەم کەسە لە نوێ عاشقم بوویتەوە، تەنانەت بۆ جۆرەش تێناگەم کە مەبەستە لەگەڵم بخەویت. هەروەتر ئێمە ناشبێت چیتر ئەو ماوە زۆرە پێکەوە بمێنینەوە، بەڵام ئەم ماوەیە من بەردەوام پەرۆشیەوەم هەواڵ پرسیم بکەیت. ناتوانم وا بیرکەمەوە کە جارێکی دیکە ناتبینمەوە. ئەڤینتم لە کیس چۆ و بە ئازار بوو، بە ئازارە، بەڵام ناکرێت تۆ لە دەست بدەم. نێلسن، هەر چۆنێک بێت تۆ زۆرت پێبەخشیوم. ئەوەی تۆ بە منت بەخشیوە مانای زۆرە کە قەت نابیتەوە خاوەنی. دوای ئەوەش نەرمونیانی و هاوڕێتیت زۆر بەبەها بوون کە هێشتاش بەهۆیەوە هەست بە گەرمی و دڵخۆشی دەکەم و بەرق و تووڕەیەوە سوپاست دەکەم کاتێک لە ناومدا سەیرە دەکەم. بەجددی هیوادارم ئەم نەرمونیانی و هاوڕێتیت قەتا و قەت سایەن لەسرم دوور نەبێ. ئەوانە بۆ من کە دەمەوێت شتێ بڵێم سرم لێ دەشێ و هەز بە شەرم دەکەم، بەڵام ئەوە تەنها حەقیقەتی ڕاستە. ڕێک هەمان ئەو خۆشەویستیە و کاتانم بۆت هەیە کە دەهاتمە مابینی قۆڵە هیوا بڕاوەکانتەوە. ئەمەشمانەیەوەیە کە بە تەواوی بوونمەوە و بەو دڵە پۆخڵەیەمەوە. ناتوانم لەوە کەمتر خۆشم بوویت کە خۆشم ویستویت، بەڵام شیرینم. ئەم نامەیە وەڕزت نەکە، لەبەر ئەوە نامم منووسە کە دەبێت وەڵامم بدەیتەوە. تەنها کاتێک کە هەستێکی لەم شێوەیەت هەبوو، وەختێ دەزانیت ئەو نامەی دەینووسیت زۆر دڵخۆشم دەکات، نامە بنووسە. دەی وشەکان تووڕە هاتانە دێنە پێشچاو، زۆر نزیک دیاریت، زۆر نزیک. لێگەڕێ با منش نزیکت بم، لێشم گەڕێ وەک چۆن لە ڕابردوودا لێم دەگەڕیت. لێگەڕێ با تا هەتایە لە دڵی خۆمدا بمێنمەوە. سیمۆنی خۆت.